دوای کۆکردنەوەی زانیاری و بەدواداچوون توانیمان دەست بگرین بەسەر 5 کیلۆ مادەی تلیاک بە هاوکاری ئاسایشی دوکان هەر لە ڕێگای دوکان کە لەلایەن چەند کەسێکی بازرگانی مادۆژبەرەکان هێنراوە بۆ ناوشار بۆ ئەوەی بازرگانی پێوە بکرێ و پەخش بکرێتەوە لە ناوشار. ئەمە چالاکیەکەی دوێنەیە بەس ئەوەی کە لێیەکێکی 2017ەوە تاکو ئێستا پێتان ئەڵێن لە تا ئەمڕۆ کە 5/2017 لای ئێمە 84 کەس دەزگیر کراوە لەوانەیە 52 کەسیان ڕاگیراون 11 کەس حکم دراون 18 کەس چارە نووس دواخراون 13 کەس ئازاد کراون وە لەم ساڵیشا 4 ئافرەت بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادۆژبەرەکان دەستگیر کراون لە ئاسایش سلێمانی. خۆشبەختانە من ئەمێ شتێکیتان پێ بڵێم دیارە لیژنەی باڵای نێشتنی مادۆژبەرەکان دروست بووە کە هەموو ئەکسەرێتی وەزارەتەکانی تایە بە سەرپەرشتی وەزیری تەندروستی و هەردوو هەم سەرۆکی حکوومەت هەم جێگرەکەی ئاگادارن و لەوانەیە سەرپەرشتی نێشتنی مادۆژبەرەکان بکەن و بەو زوانش کۆبوونەوەیەک دەکرێت لەسەر ئەم کێشەیە.